The Afghans have capacity. They have capability. They have a capable Air Force. And as I said, ئەفغانیەکان توانایان هەیە، هێزی ئاسمانیان هەیە. ئێستا ئەگەر هەندێک بگەڕێنەوە بۆ دواوە بەڕوونی دەبینین دەرەنجامی ئەو دۆخەی ئەفغانستان هەرچی لێبێت هۆکارەکەی سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئەو وڵاتەن. حکوومەتی ئەفغانستان زیاتر لە 300,000 سەربازی هەیە، هێزی ئاسمانی هەیە، چەکی پێویست و پێشکەوت و کاریگەری هەیە. خۆ تالیبان هێزی ئاسمانی نییە. ئێستا کاتی ئەوەیە ئەو هێز و توانای خۆیان بەکار بهێنن. پێویستە ڕۆڵی سەرکردایەتی سیاسی و سەربازی خۆیان بگێڕن چونکە ئەوە وڵاتی خۆیانە. ئەو هەرێمانەی دەکەونە دەست تالیبان هەرێمی خۆیانن. من نایم ڕۆژانە باس لە ناوچە بە ناوچە و کۆڵان بە کۆڵان بکەم کە ڕۆژانە دەکەوێتە دەست تالیبان. نیگەرانین لەو دۆخە، بەڵام ئەوە وڵاتی خۆیانە و شەڕی خۆیان و دەبێ خۆیان بیکەن. ئێمە فەرمانێکمان پێکراوە ئەویش کشانەوەی سەربازەکانمانە تا کۆتایی ئەم مانگا. ئێمە چاومان لە جێبەجێکردنی ئەو فەرمانەیە. ئیتر دوای ئەوە چی ڕوودەدات من نامەوێت هیچ پێشبینیەک بکەم، بەڵام دوجار ئەوە وڵاتی خۆیانە و خەڵکی خۆیانە و دەبێت سەرکردەکانی ئەو وڵاتە بە سیاسی و سەربازیەوە ڕۆڵی خۆیان بگێڕن. the Secretary's watching this.